تا دێپلەکانی گەرما لە ناوچە جیاجەکانی کوردستان ڕوو لە بەرزبوونەوە دەکات. شەپۆلەکانی گەرما هێندەی تر گوزەرانی ئاوارەکانی لە نێو خێمەی کەمپەکان ڕوبەڕووی ئاستەنگی جۆراوجۆر کردووەتەوە. ئەمە کەمپی ئاشتی ناحێ عەربەتە. لەم کەمپەدا نزیکەی 3000 خێزان نیشتەجێن. بەشێک لە خێزانەکانیش ئاوارە عەرەبەکانی ناوەڕاست و باشووری عێراقن، وەک خۆیان باسی لێوە دەکەن. بەهۆی کاریگەری شەپۆلەکانی گەرما لە کەمپەکەدا خێزانەکان و بۆ خۆپاراستنیان لە گەرمای هاوین لە ناو خێمەی کەمپەکەیان دەمێننەوە. بەڵام پچڕانی تەزووی کارەبا و کەمی پێدانی کارەبای نیشتیمانی و پێویستی هەندێک لە خێزانەکان بە ئامێرەکانی فێنکەرەوە و پێداویستیەکانی وەرزی هاوین لە گرفتەکانی بەردەم گوزەرانیان وەسف دەکەن. و گەرمە ناعیشن ماش خوارە ئەفدار و بەرکڕی ومە ئەفچێ کرد ئەیت خەڵکێ نینن هوا خەڵکی بەلەنگازە نەکاری بکڕی پەرە نینە و خەڵکی بەلەنگازە تشتێک نینە چێکە لازمە ئوی ساڵ مەبەردە نەدان مەبەردێمە هەموو پارشەوتین ئەمە چەند چێتکن بحەقی مەبەردەکی ئەمە بەرد نەداینەمە. دنیا گەرمە دەرەجێ حرارەتی بێ پێنج و ددو مولد ئسەرمە پەرەیە وەختی ئەربیل و دهۆک گازێ دنەوان پەرەکەمت بێ بلا گازێ بنەمەژی هەتا پەرێ مەکەیم ببێ. پەیام سەلام بەڕێوەبەری ئیدارەی کەمپەکەش باز لەوە دەکات هەرچەندە بەرزبوونەوەی پلەکانی گەرما گرفتی بۆ ژیانی ئاوارەی ئەوان دروست کردووە، بەڵام بۆ بەدەنگەوە هاتنی خێزانەکان لایەنە پەیوەندیدارەکانی ئیداری پارێزگای سلێمانی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان تا ڕادەیەک هاریکاری پێداویستیەکانی وەرزی هاوینیان بەسەر ئاوارەکاندا بەش کردووە. بێگومان بەرزبوونەوەی پلەی گەرمان نەک لە ناو کەمپەکان لە هەموو شوێنەکان کاریگەری خۆیە بێ، بەڵام بە شێوەیەکی گشتی کە لە ناو کەمپەکان و بەتایبەت لە کەمپی ئاشتی کە لە سنووری پارێزگای سلێمانی باسی بکەین ئەو خزمە گوزاریانەی کە بۆیان دابین کراوە ئەتوانین بڵێن تا ڕادێکی زۆر باش ئاسانکاری کردو بۆ بەرەنگاربوونەوەی دژی ئەو پلەی گەرمایە کە وەکو دابینکردنی فێنکەرەوە و دابینکردنی ئاوی ڕۆژانە بە شێوەیەکی زۆر باش. بەهۆی کاریگەری گەرمای هاوین و پچڕانی کارەبای نیشتیمانی لەم وەرزەدا لە ناو خێمەکانیش خێزانەکان گرفتیان بۆ دروست بووە، وەک خۆیان باسی لێوە دەکەن. لەم وەرزی گەرمای هاوینەدا چاویان لە گەیاندنی هاریکاری زیاتری لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێم و ڕێکخراوەکانی کۆمەڵی نێودەوڵەتیە بۆ ئەوەی هاریکاریان بکەن و لە بارێکی گونجاوتردا ژیان بەسەر بەرن. ئاکۆ ئەمین، کورتسات نیوز، کەمپی ئاشتی ناحێ عەربەت.